قورآانی پیرۆز ئەمە شتێک نیە هەراوەها کەزایی ئەجێندای کاری بەشێک لە میدیا عەلمانی و نائیسلامیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەواو ڕۆژوانان و مامۆستایانی ئاینی نیگەران کردووە و هەر لەبەر ئەوەشە مامۆستایانی ئاینی داوا لە مسلمانان دەکەن بۆ کەم نەبوونەوەی خێری ڕۆژەوەکانیان با سەیری تیڤی و پەیجی ئەو کەناڵانە نەکەن. پەیامی ئێمە وەکو پەیامی مینبەری مزگەوتەکان بۆ هەموو مسلمانان ئەوەیەکەوە خۆیان سەرقاڵ نەکەن بە ئەو شتێک کە ئەوان دەیوروژێن و نەبنە بەشێک لە پرۆژەی ئەوان، بەڵکو بەردەوام خۆیان سەرقاڵکەن بە قورئان، بە ڕۆژوو، بە تەراویح، بە تاعەت و عیبادەت. ئەسڵەن ئەو پەیجانە ئەو کەناڵانە هەر نەکەنەوە چونکە سیرکردنی ئەو کەناڵانە ئەو کەناڵە فاسیدانە خێر و بێری ڕۆژەکەت کەم دەکات و بەڵام سیرکردنی کەناڵە ئیسلامیەکان و ئەوانەی دین بڵاو دەکەنەوە ئەویش بەشێکە لە دینداری کە گوێ دەگری لە قورئان و لە فەرموودە و لە خوڕەوشتی جوان. بەشێک لە میدیاکان کە تەواوی 11 مانگەکەی ساڵ باسی ئاینی پیرۆزی ئیسلام ناکەن لە مانگی ڕەمەزاندا بەشێک لە بەرنامەکانیان تایبەت دەکەن بەم مانگە پیرۆزە، بەڵام کڕۆکی بەرنامەکە نمایشکردنی ئافرەت و دوورخستنەوەی خەڵکە لە ناوەڕۆکی مانگەکە و کەمەند کێشکردنیانە بۆ جیهانی مادیات. لە ڕێگەی دروستکردنی شوبهات و گومان و پرس و بابەتی لابەلاو ناپێویست ئەو کەناڵانە هەوڵ دەدەن موسڵمانان لە پەرستش و وابەستەبوون بەم مانگە پڕشکۆوە دوور بخەنەوە. لە بەرامبەردا مامۆستایەکی ئاینی داوا لە مسلمانان دەکات کاتی زێڕینی خۆیان بەو کەناڵ و پەیجانە نەبەخشن بۆ ئەوەی پیلانی ناحەزانی ئەم ئیسلام و ئاینە سەر نەگرێت. دیارە ئێمە مسلمانین و هەروەها ئەو کەناڵ و پەیجانەی کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی ئیسلامەکەن پێویستە لەسەر شانمان گوێڕایەڵیان بین و سەیریان بکەین و هەروەها ئەو کەناڵانەشی کە دەبنە هۆکاری ناڕەحەتی و گرفت و بێتاقەتی و هەروەها جوڵاندنی کۆمەڵی شوبهات و ئەمانە پێویستە وەلایان بنین و هەروەها بایکۆتیان بکەین و گوێیان لێ نەگرین بۆ ئەوەی کە لە مانگی ڕەمەزاندا ئێمە بتوانین خێر و پاداشتێکی باشمان دەستکەوێ و فێری کۆمەڵی تەعالیم و شتە جوانەکان و ڕەوشتە جوانەکانی ئیسلام و مسلمانان ببین. لەگەڵ گەڕانەوەی مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بەشێک لە میدیاکان بۆ ڕاکێشانی خەڵکی ڕۆژەوان هەوڵ دەدەن خەڵک بە بەرنامەی بەڕواڵەت ئاینی و لە ناواخندا پوچ و ئامانج خراپەوە سەرقاڵ بکەن و لە ڕێگە ڕاست و دروستەکە کە پەرستش و نزایە دووریان بخەنەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.